لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز هاوڵاتیان سەرقاڵی ئامادەسازین بۆ جەژن و ڕێوەڕستەکانی. یەکێک لە دروشمەدیارەکانی جەژنی قوربان سونەتی قوربانیە کە هاوڵاتیانی کوردستان هەموو ساڵێک پێیوە پابەندن و ئەو سونەتە زیندوو دەکەنەوە سەرباری قەیرانی دارایی و کێشەی لێبڕینی موچە. بەڵام هاوڵاتیان بە گەرموگوڕیەوە ڕوو لە بازاڕەکانی ئاژەڵ فرۆشان دەنێن و مامەڵەی کڕینی ئاژەڵ بۆ قوربانی دەکەن. هەموو سار ئێمە تقریبا 7 کەس خۆمان لێک ئەدەین و حیوانێکی گەورە دەکرین مەسەلا جوانەگابی مێنجوین بزیاتر ئەمە حەزمان لە مێنجوینە لەبەرەوەی سعرەکەی خەفیفترە بە 7 کەسان خۆمان لێکدا و ئینشاڵڵا ئەگەر خوا بکاتە قسمەت دەیکڕین و لە جەژن دەیکەینە قوربانی. مێنجوینێک بکڕی هەرزانتر ڕادەوەستی و ئاسانتریشە. شەریعەت دەفەرمێ هەر کەس بەتەنیا حیوانی بکاتە قوربانی خێری پترە هەر کەسە یەک و بەران یاخودی یەک و بەردیل حەسەب ئیمکانیەتی هەیە بەرانی دەکڕی وایە سێری دەکڕی وایە بزنی دەکڕی ئەجا هەرێکێ بەرانی دەکڕی هەرێکێ بە شێوەکی پارەکەی خۆی هەموو سارە قوربانیم کردی ئاغرب سارە سێ سارە لەخوا بزن ئێستا چێرەکەم دانایەوە قوربانی منداڵەکان دەیکەن و لۆ خۆمان و ئیتر لەخوا بە زیاتر هەیبینی زۆر چاک بە خودای ئەوجا حەسە بە ڕێکەوتە جار هەیە لۆ ئەوەی خزم بی و ئەوەی بیرادەر بی ئەویان ئەوەی جیران بی و بە تایبەتی جیران پێویسترە ئەوجا حەسە بە ئیمکانێت و ڕێکەوتە ئەو هالێت تەوزیع دەکرێت. خی پەروەردگاریش ئەو مەوسیمە و ئەو شعائیرەی داناوە تاوەکو هەموو مرۆڤەکان و هەموو ئینسانیەت لەو خواردن و لەو سوودمەندێ سوودمەند بیتن و سوودمەندی قوربانیش سێ خاڵی سەرەکی هەیە. خاڵی یەکەمیان ئەتودێ ئەوەندە حیوانەی دەکوژیەوە ئەوە لە بۆ خی پەروەردگارە. خاڵی دووەم کە ئەو کەسانەی دەفرۆشن سوودمەند دەبن بە هەموو بە قەساب و بە فرۆشیار و بە ئەوانەی بەخ. خاڵی سێم ئەوانەی دەخۆن ڕەنگە زۆر کەسی هەژار هەیە یعنی ماوە یان مانگ نەبی دەوی بە گۆشت ناکەوی لەبەرەوە هەندێک سوودەکانی زۆری هەیە. مەیدانی ئاژەڵ فرۆشان لە هەولێر جگەلەوەی قەرباڵغەیەکی زۆری پێوە دیارە. خاوەن ئاژەڵ و فرۆشیارانیش پێشبینی دەکەن ئەم جەژنی قوربانە بازاڕیان گەرموگوڕتر بێت. بەو پێیگە ڕۆژانە ژمارەیەکی زۆر هاوڵاتی بۆ کڕینی ئاژەڵ دێنە ئەم مەیدانە. خاستەن ئەو سار خەرکەکی زۆر ڕووی لە قوربانیە وەکو بەران وەکو مار جوانەگا لە هەموو ئاژەڵەکان خەرک دەکاتە قوربانی. قەرەوبی لە بۆ قوربانی دەرەجەیەک چاکە هەموو مارە قەرەوبی دەرەجەیەک چاکە ماری لاوازیش بە قوربانی ناچ بەران لە 5,000 5,000 5,500 بە تەمەن دەگۆڕێ مەڕیش 4,000 4 و ڕوبعەکە باشترە ئینشاڵڵا بە حکومەکە معاشەکە دەدرێ بەوەی کە ڕاتب دەدرێ باشە ئینشاڵڵا. دەستیان پێ کردە وەک خۆری بارەکەی هەوڕا بە پیکەما ڕووی ئەو جار وسبەی دوو زیاترە بە زۆری بەران سەبەبەکەی لە بۆی بەران چێتە و گۆشتی زیاترە و لە مەڕێ و دەبزنی زیاترە. خەرێک بە باشی بۆ قوربانی وەڵا بازار خۆش ئەوە ڕۆژ ئەو سار قەرەبارەکە دیار دەبێ ئەو سار باش دیارە ئەو ڕوو بازار باشە جوولە هەیە حرەکەی هەیە دەفرۆشێت عینی نرخی پارە چ وەزع هیچ نەگۆڕا جۆشت گران بۆ وەزع نەگۆڕا پاش ئەو وەختەی جوانەکە بە 40 دیناری بە 38 بوو 37 بوو 36 بوو ئێستا عینی سعرە. لە سەروبەندی جەژنی پیرۆزی قورباندا بازاڕەکانی مامەڵە بە ئاژەڵ لە هەرێمی کوردستان جم و جۆڵی تێکەوتووە و ڕۆژانە سەدان ئاژەڵ کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت. بەڵام ئاژەڵدارانی نێوەخۆیی نیگەرانن لە هاوردەی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ لە سنوورەکانەوە کە بۆتە هۆی شکاندنی بازاڕی ئاژەڵی نێوەخۆیی و زیانگەیاندن بەو سامانە نیشتیمانیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.